بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشويستانم لخزمة كتابي نيابي الذريعة إلى مكارم الشريعة لكتاب زور نيابة كان لبابتي تزكية نفسه تربية نفسه دروس كردني مروفا. راغبي أصفهاني رضا ورحمة خوالي لبيه كان لعارفة قورة كان وفيلسوفة قورة كان بناسيني مروف زور بابتي قورة وقرنجي لم كتابية باس كردو بيان كردو إمج لخزمة يا أبن لدرسي بيشو باسي خاطرات وخيالات إنساني كركتشونا تشنيك أندازكيان تشيوازك فرموي سانح من هي خاطر من هي إرادة من هي عزم من هي عمل من هي همو أماني بالتفصيل بو بهاس كردين أمرو أيوبي من بلي هرشي أخلاقي محمودي إنسان هي هرشي صفاتي جواني إنسان هي بطهارتي نفس دس بيئك إنسان حتى وكو نفسي خوي باكجنك تسكيانك تربيانك أخلاق جوانا كان دروس نابن لنا وأما أفرمي بيشتر أما باس كردوه كطهارتي نفس أبي سي هيز لنا وإنسانك هي سي هيزك إصلاح كرن هيزي فكري إنسان هيزي شهوتي إنسان هيزي حمية تعصب ودمارجيري إنسان هريكي كجلوانا كومال صفاتي جوان بإنسان أبخشي لاعتقادك الصحيح لجوازي كرن لنوان حق وباطلة دوزين ويخراب وشاك وهروها عفة وباق داويني وهروها شجاعة وآزايتي أما أنا هرهم إلى إنسانا وأما نش همو ينبيك وعدالة وإحسان لإنسانا دروسا كان كهمو مكارم أخلاق لإنسانا لمانا كؤبته بيغنبري إخوة صلى الله عليه وآله وسلم أفرمي أكمل المؤمنين إيمانا أحسنهم أخلاقا وألطفهم بأهله كي زور إيمانك كاملة كي أخلاقي زور جوان ترى أو إيمانك كامل ترى وألطفهم لأهله كي زور نرم ترى لقل مالو منالي خويا نرمي كما بس أولنية قناه كانوا عصيان كانوا تو إتروازيان لبيني لا لباري الدنيا هلكاني كاروباري الدنيا أكري إنسان تسامحي تيابك بوي أفرمي رحمتي خوي اللي بأفرمي ويعني باللطافة بالأهل تهذيبهم وتأديبهم المشار بقوله تعالى أفرمي أويك إنسان تهذيبي معلوم نالك تربيتي أن دابدا بتربيتي كي جوان لسر دين داري لسر أخلاقياتي برز خوي يقول القرآن أمري كله بياوان يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا قوا فعلي أمر يعني بباريزن خوتان بباريزن ومعلوم نالتان بباريزن أهلي خوتان بباريزن لآقر أمرا تصور كإنسان هتا جني نهينا ومكلفة بخوي كجني هنا بياو تشكو أمرا خطابك الروب بياو أجر خيزانكي كم ترخميها بلا عبادتها بهمان تشن أم قناه بار بيتيا من على كاني كم ترخميها بأم قناه بار بيتيا إن جاء أم فرمايشتي بيغمر صلى الله عليه وآله وسلم كتش مدحك أكا أفرمي أحبكم إلي أحاسنكم أخلاقا الموطئون أكنافا الذين يألفون ويؤلفون أفرمي لهمو تنزياتر كيلا من خوشويسترا خوشويست أفرمي أو كستان كأخلاقي برستر وجوان ترى الموطئون أكنافا أصلي كنف بلا تنشتي ولاخ أوتري أسب مثلا إنسان كسر أكوي بلا تنشتي سر أكوي هندي لو ولاخ كان تنشتيان بحال شتيكي بركود نهر الكسريان سركوي لسريان عزيتي أو كسأدن آزاري أدن يا قب أجرن يا لقاء أدن أو شينن أفرمي أو باشترين أجلا وأجلا كاتك خاونك أيوة سركوي للاوة أيوة سركوي أيش خوي وشل أكاوي سركوي أفرمي لم فرمايشتا الموطئون أكنافا أو إيمان داك أخلاقيا برزة لقل إيمان داراني ترى حساسيتي يعني ودائما بقرجي وبقالوزي ما ملكا ناز ونرم ما ملكا كأنما لا تنشتي خوان أوش لكن بو إيمان داران شون لبين يكترى
واخفض جناحك للمؤمنين باشا باڵی خۆت ڕاکێشە بۆ ئیمانداران یعنی ئیمانداران ئەبەم شێوازە مامەڵە لەگەڵ یەکترە ئەکەن ڕوحەما و بەینەهم بەڕەحمن لەگەڵ یەکترە طبیعەتی ئاوایە ئیماندار ئەم صیفەتە زۆر گەورەیە ئەبێ ئیلا لە ئیماندارە هەبێ یەئلیفون وەیؤلەفون طبیعەتی ئیماندار ئاوایە هەمیشە لەگەڵ خەڵکە ئولفەت پەیدا ئەکا هەمیشە لەگەڵ خەڵکە خۆشەویستی پەخشەکە و خەڵکیش ئولفەت بەمەوە ئەگرێ ئەگەر خەلەل لەمە هەبوو ئەمە ئەگەمە لێبێ لە ئەخلاقیات و لە تەربیە خەلەل هەیە ئیلا ئەبێ لەگەڵ دەوروبەرەکەتە ئەم صیفەتت هەبێ دائما ئەو کەسانێک کە بە دەوروبەرتەوەن حەسکەن لەگەڵ تۆ یابن و تۆش حەسکەی لەگەڵ ئەوانە طبعا ئێمە گەنج بووین بە بیرمە سەلاممان بکردە لە یەکتری دەموچاوی خۆمان گرژە کرد سەلاممان نەکرد ئەوە مازانێ ئەوە دینداریە بە تۆن یەکیشەوە جانە سیرەکەن ئەمە ئەسڵن ئەبێ ئەو پەڕی بەشاشەت و دەموچاو گەشتیتە بێ لە کاتی تەوقە حتا بە بیرمە جارێک کوڕێک بە کوڕێکی تری وەز ئەوە تەوقەیان ئەکرد و ئەوانە وتیان باشە بۆ من تەوقە لەگەڵ تۆ یاکەم تۆ دەموچاوەیە بەیەکە وتی وەڵا کوا دەموچاو نایەم بەیەکە وتیارە مامۆستا تۆڵێکی تۆ وەڵا ڕاستەکە دەموچاوەیە بەیەکە وتم بەس تۆش خۆشت دەموچاوەیە بەیەکە خۆشت دەموچاوەیە بەیەکە هەر بۆتە عادەت لە ناومانە بەڕەقی و بەتوندی وا هەستەکەین ئەمە دیندار نە صفەتی ئیمانداری یەئلیفون وەیؤلەفون لە هەر کوێ بوو ئەو خەڵکەی دەوروبەری یەکسەر بەمەوە ئەگرسێنەوە ئەمیش بەوانەوە ئەگرسێتەوە طبیعەتی ئەوە ئولفەت پەیدا ئەکا ئولفەت یعنی جەمع یعنی دروست بوون یعنی تێکەڵ بوون یعنی کەوابوو کەسی موسڵمان کەسێکی کۆمەڵایەتیە لەگەڵ دەوروبەرەکانیان زۆر بە نەرمی مامەڵە ئەکا و زۆر بە نەرمی لەگەڵیانە تێکەڵ ئەبێ ئەمەش سەبەبی دەعوە و وەسیلەی دەعوەیە ئێمە یەک شتمان لە تێکەڵ بووە مەسئلەی بەڕا لە مەسەلەی عەقیدەی ئیسلامیە هاتوین وهامان کردووە مەسەلەی بەڕا ئەوەنداوە کراوە لەگەڵ ئیماندارانە هەندەجا بەڕا ئەکەن لە یەکتری ڕەحمەتی خوا لە سەلمان العودە بێ وخوای گەورە ڕزگاری کە لە سجن قسەیەکی هەیە ئەڵێ ئەو مامەڵەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ منافقا کردوویەتی ئەگەر ئێمەی ئیماندار لەگەڵ یەکترا بیکەن هیچ شتێکمان ناوێت کورە عوزری بۆ منافق هێناوەتە سوور زانێتی ئەوە منافقە هەر عوزری هێناوەتەوە بۆی عوزری لێ قبول کردووە مامەڵێکی نەرمی لەگەڵا کردو ئەو لەگەڵ منافقە ئەی ئێمە لەگەڵ یەکترا ئەبێت چۆن بین یەئلیفون وەیؤلەفون ئەبێت چۆن بێ یعنی ئەگەر زانیت لە شوێنێکە خەڵک بە دەورتەوە جەمع نابێ لە خۆتەوە مەسەلەن مامەڵێکی ناتەندروستت هەیە خۆت ناتوانانی لەگەڵ خەڵکا تێکەڵ بێ خەلەلێکی ئیمانی و ئەخلاقیە لە تۆیە ئەبێ ئیلا کەسی موسڵمان مەچارە سەرکە جارێک بە بیرمە فەقیەکەی وەڵا مامۆستا فەقیەکان هەموویان لەگەڵ ما خراپن وتم دە کوڕم بەس تۆ لەگەڵ هەموویانە خراپی ناکرێت سی ئەوەندە فەقیە بە تاقیدا هەر هەموو لەگەڵ تۆیە خراپێ خۆمان یەک ناگرن بەرامبەر بە تۆ ئەوە تۆی خراپی لەگەڵ هەر هەموویانە تۆ خۆت چاکە لەگەڵ هەر هەموویانە بۆیە ئەم فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم قاعدەیەکی زۆر گەورەیە یعنی الموطئون أكنافا كأنما چۆن ئاژەڵێک ئەوە خۆی نەرمەکە طبعا ئاژەڵێکی زۆر ڕەسەنی چاک بۆی خاوەنەکەی سەرکەوێ ئەم ئیماندارە ئاوا مامەڵە ئەکا لەگەڵ دەوروبەرەکەی اینجا ئولفەت لەگەڵیانە دروست ئەکا پەیوەندی لەگەڵیانە دروست ئەکا فەرمویانە جماع المەکارم هەرچی ئەخلاقی بەرزە لەم ئاەتە پیرۆزایە کە ئەفەرمێ إنما المؤمنون الذين آمنوا بالله ورسوله ثم لم يرتابوا وجاهدوا بأموالهم وأنفسهم في سبيل الله أولئك هم الصادقون إيمان داران أوانا كإيمانيان هي بخو بيغمبر إخوة صلى الله عليه وسلم ثم لم يرتابوا هل ناقرين وقمانيان بودروز نابي نالرزين لبردم أو شبهات وشهوات رويانتي أكا إيماني طواو لناخيانا تسبيوه اینجا جیهاد ئەکەن لە پێناوی خۆیە ماڵ و سەرۆت و سامانیان هەموو سەرفەکەن لاشەی خۆیان ماندوو ئەکەن ئێمە سێ دڵۆب هەن ئازادی ئینسان هێزی ئینسان لەو سێ دڵۆب هەن عارەقەی ئینسان لە پێناوی خۆیە کە سەرفی ئەکە فرمێسکی ئینسان لە پێناوی خۆیە کە سەرفی ئەکە خوێنی ئینسان لە پێناوی خۆیە سەرفی ئەکە هەر سێکیان لە حیاتی ئینسانی موسڵمانە ئەبێت دائیمە ئەم سێ قەترەیی دانابێت لە پێش چاوێکە لە پێناوی خۆیە سەرفیان کە ناکرێ من بڵێم وڵاکە کە دەعوە و بانگەواز و ئیش لەبەر خاتی خوا ئەکەم و بشمەوێ جارێ عارەقەم نەکردوێت لە پێناوی خوا یان بڵێم وڵا خواناسێکی ڕاستەقینەم و جارێ فرمێسێک بە چاومە نەهات بێتە خوارەوە یا بڵێم وڵا ئیماندارێکی زۆر سادقم و ئامادە نەبم خوێنی خۆم فیداکەم لە پێناوی دینەکەم والله ئینسانی ئیماندار
ئەبێ ئەگەر نەسرەتی دینەکەی بێتە سەر خوێنی ئەم یەکەم کەس بێ خوێنەکەی بڕێژێ لە پێناوی ئەعلای کەلیمەی خۆ بەرزبوونەوەی دینەکەیە ئەبێ ئەمە لە ناخیا چەسبی بێ أولئك هم الصادقون أجر بوش يوازبون إن جاء ما الصادق رازقون إيمانا كمان نالرزي لمالو سروتو سامانا لنفسها جهاد أكين لبينا يخوايا جل جلاله دي أم إيمانا علم وحكمة بتو أداء فكري تورك أكاتوا مجاهدة بأموال عفة وجود لتويا دروس أكا كهمويان بابتي شهوتي إنسان وادي أكا أو مالي خود شهوتت بو مال كما كيتو كنترول أكي أبخشي شجاعة أوانش هر هموي أو دمارجيري وهزيك هتا برانبر بدين وهاد لي أكا آزايتي لتويا خلقك وحلم لسر خويتي خلقك شكا لا خذ العفو وأمر بالعرف وعرف عن الجاهلين لقا خلق جاهل كما مالا بو شوازا أكي هميشا عفو هلا بجيري لكاتي مرداتي بياواتيشا شجعترين كسيكي كالبينا يخوايا أمادي نفسي خوت الروحي خوت فيداك برسياريان كلا بيغمريان صلى الله عليه وآله وسلم خذ العفو وأمر بالعرف وأعرض عن الجاهلين يعني شلون تشبكن فرموي هو أن تعفو عمن ظلمك كسي ظلمي ليه كردي لبرا كانت عفويك وتعطي من حرمك كسيك هرشيشتي خويتي اللي تو يقرته وتو بي عطاك وتصل من قطعك هر كسيك هاد مقاطعي تو يكر قصيدة قلت يا نكر سرداني تو بشو سرداني بك تو بشو آمو شويبك فرمي أو آياتا بحثي أوكا كابو حلم لإنسان أما شجاعتيش أو سرف كرني لبينا يخوى جل جلاله همو قطركان يخوي لبينا يخوى سرفك شوار شتمان هي لإنسانا أبي أقام لي بابي كيبو جيها كردوتو آية طبعي إنسان شي العربية سجية يعني شي خلق يعني شي عادتي يعني شي لإنسان أم شوارا قرنجا فرمي الطبع لأصلا بكرتي بوتان باسكم زو ناس من تفصيلاتك ايوه بابتك لغوية طبع لأصلا لزماني عربية شمشير آسنيك ورده أكتري تا رنگي شمشير اقري كم آسنا ورده بان بو نوكي ورده بيا كرد هشتا نبوت الشمشير أو بيالان طبعي قرتوا يعني رسمي قرتوا ويناي قرتوا باشا وێنەی شمشێری گرتووە بەڵام شمشێریش نییە وێنەی شمشێری گرتووە شمشێریش نییە هێشتا هەر ئاسنەکەیە بەڵام ئەوەنیان کوتاوە ڕەنگی کردەوە پێوتە طبع كأنما طبعی گرتووە مەسئلەی طبع طبعا کۆمەڵە کەلی ئەها ئێماڵێن طبیعەتی کەسەکە باشە یعنی وێنەی ئەم شتە وێنەی شمشێرەکە بێنە هێشتا تاوە نەبووە بەس لە ئەسڵا هەیە کە وێنەی پێیان کرد ئاسان شمشێرەکە دروستە کرد هرچی أخلاقي برزة لتويا طبيعتي تويا هي بلان بشيوي أو شمشيرة بحال أسنك لاربوتوها أو أنا شمشيري لياتو بيستي بو هي برباني لي بيتو صافي كيتو بيخيتنا أو قرم تري كيتو هشتا بيكتو زوري ماو بلان خدي وينو نخشي صفتك لتويا هي حتى ضريبة سيما ألين والله دايري ضريبة هاتوا ضريبة شر أو هي لضربي أو سكانو هاتوا كويني وێنەی پارەی تیا دروست بوو پێوتێ ضەریبە باشە دوایی وردە ئەبێتە پارەویەتە ناو مجتەمع و کۆمەڵگاوە یان نەحتیە ئەو کەسەی کە ئەتاشێن نەجریە مەسەن ئەو کەسەی کە تاجرە کە نەجارە داروشتیوە ئەوە ئەکا غەریزە ئەو شتێک کە غەرز بووە لە تۆیە خۆی داکوتاوە لە تۆیە حتا شیمە کە هەیە لە ئینسانە بریتیە لە چی طبعا خۆی وشم بمعنى شيء بمعنى خالد إنسانة طبعا خواية باشا أما لشوينك مثلا لدموشايا خالك أفرمي كأنما لبروي لأصلي خلقته ولا قلياتي نوما لنا شيمة المكارم أخلاق برزكان كأنما تشون أو خالة هر لخوايا وهبوا تاتو ماتو نالم كورا خالي إلهي باشا حل لخوايا وهبوا كأنما أم أخلاقها الأخوية ولم كسا وجوده وتواجده أي سجية أفرمي السجية لإنسانة بهمان شوازة تنها أوان دي سجية معناك أويا لطبع والتوزي زياتر تجاوزي كردو رنجي زياتر قرتو إتر ناتواني بكي تشتيكي تر شو كشمشيركا كيهشتا طبعي قرتو احتمال بكري واشتيكي تريش احتمال للشمشيري دريكي بلا أوان دور تنكرايا وايلي أبتا سجية لإنسانك دوم ور أقري سهم دانا خلقة إما خلق من هي لغا خلقة
خلق سير كان ويني ظاهرية هاتو إساس تبردم أوينا الله اللهم كما حسنت خلقي فحسن خلقي خلق بش ظاهرية كي توي خواهيان شون بشي ظاهري منت نخشان دوا ناوم أو بنخشين وجوان كي يا رب العالمين فحسن خلقي خلق ويني توي لناو خلق ويني توي لدرو بويا أفرمي خلق وكو شرب مثلا شرب صرم مثلا العربية أفرمي خلق وخلق شر أو هاي هردو كي بيك معنى ده أكري خلق هرب معنى خلق بخلق جو معنى خلق به بلام نا أجر وردي كيتا وخلق أويك ببصيرة إنسان بدلي إنسان أبين ري أو أخلاقانا أو ويني إنسان كبصيرة إنسان أي بيني خلقش أو ويني كبصري إنسان شاوي إنسان أي بيني أجر إنسان زور دلي روشن به كسيق أبيني أو دقتي كسك أدا أو إما هما وين الظاهرة كي أبينين كسك أزانين والله كسي بصيرتي بهز بي وين باطينك أم كس أبيني أم كس أخلاق كان لتش أستيك أو شان برزة بوي إنسان هندجار لمسالي لو أشي هالبجارني أفرتها لحياتي خويا يا أفرتك لهالبجارني بياوك لحياتي خويا يتسري ظاهري أم كسأك والله أبي سيري شيكي عينا لناو چنێ جوانە ئەم کەسە چکە صفاتەکانی جوانەوە گەورە ئەبن جوانتر ئەبن شیرینتر ئەبن ئەمەی دەرەوە احتیمال هەیە لە دەست دەرچی جوانێکی کاتیە و ئەڕوە بەڵام کۆمەڵی ئەخلاقیاتی ئەم کەسە بەرز ئەم شیمانەی ناو پێوتێ خولوق بۆیە تۆ لە کاتی سەیری ئاوێنە چی خۆ اللهم كما حسنت خلقي ئەوە دەرەوە جوان کردوم تەرتیب کردووە فحسن خلقي ناوەشم جوان طبعا علماء المنافس قسيكان هي على الإنسان بجواني خوي سري سرمني بناوي خوي سري سرمني بلا أشتي زور عجائب لبردم أنا أوسي أكس الله وليبه كزني لسر زي وقت جوان ما شاء الله ليبه توسي سري أوسي برويك توسي لوتيك توسي إتر خوي بلا وزور جوانية تبيش طبيعتي هم إنسان يقوي جمالك زور قول لأخويا أبيني تصورك وەرە ئەگەر ناوەی خۆی ببینێ ناوەی خۆی ئایا بالضبط ئەم جەماڵە ئەبینێ بۆی ئێمە پێویستمان بە ئەوێنەیە کە ناوەمان تیا سیرکەین ئێستا ماما سێری دەرەوە ئەکەین قەت قبول ناکەین بچینە دەرەوە شتێکمان پێوە بێ ڕەشایەک بە دەم و چاوتەوە بێ قەت قبول ناکەی لای ئەبێ چەند جار سەیری ئەوێنە ئەکەیتەوە اینجا چیتە دەرەوە لە ڕۆژێکە چەند جار سەیر ئەکەیتەوە دێ وەرە سەیری ئەوێنەیە کە ببصيرتي خود ببينا شي أخلاقي برزة شي أخلاقي ضعيف هم إنسان خوي أبينا أزانيت شيء أجر كز ند ناسي خود أناسي بويا إنسان للدعاء أوانا هميشه يا إلهي من أو عبدم أو خللانا يا إلهي فريامك وبخوات شار سري خومناكم درقتنا يم أو أخلاقم زهرنا شيرنا هرشي هقول أدم خويا بيم شار سرناك بوم شار سرك هاو كارم بيا إلهي بويا خلق بريتيا لم بشة كوابو طبع وينك سجية وينك زياتر للشمشير أشي خلق باسي شمشيرك نيها صورتي شمشيرك للدروة باسي أم شمشيرة بوتشي باش براري شمشيرك كان برره لو شي شمشير بنجا شمشيرة بينين همو وكويك بس أميان كاكي يعني أما لبولا دروس كراوة زول برندية آوايا فولادي أصلية وكو عرب ألين باشا أمان أزاي زور تايبد من ديزات أمان نرخي زور جورتر أو خلقي بيوتري بوتشي بكاريه أوش بيوتري خلق بيغمري خاص الله عليه وآله وسلم لفرماشتك فرمي فرغ الله من الخلق والخلق والرزق والأجل خواجل جاء لخلق إنسانك لسكيدايك خلقك يك باشا إنجا أو طبع كان هرهم أخلاق كان هرهم تياي أو خلقك إنجا دوات الرزق إنجا أجلي هموي خواي قوله همو أماني بطاوك لنا إنجا يتدروا ديك هات دروا أم أخلاقياتانيك هيتي ورد لبروي أصلك هي أتواني زيادك أتواني دروسك إنجا بزانين خلق وخلق هندجار أو حالتك إنسان دروسي أكا بيأتي خلق هندجار أو يك خوابي داوي بيد أو تري أو يعني خلقه بون من إما ألين فرانكاس ألين كاك خليق بالغضب العربية يعني أمان لخير كأنما طبعي أمتو ريت يعني خو أكري أمل لك
وردە وردە بۆی دروست بوو بێ لەوە چێ مناڵەکە بێ زۆر لەسەر خۆ بێ دەی وردە وردە تووڕەیی تیا دروستە بێ هەندێک شت ئەبینێ مێشکی تەقەبوڵی ناکە هەندێک کەس ئەبینێ تووڕەیی زۆر لێ جوانە ئەویش وازانێ لەویش جوانە ئەوش تووڕە ئەبێ بەلایەوە جوانە بەبیرمە یەکێک لە مناڵەکان هەمیشە لە مەجلیسە دانیشتوێ ڕۆڵ تۆ بۆ ئاواکەی لە مەجلیسە دانیشتی ئەم دانە ئاوا لێ ئەەکەی بیرم کردەوە وتم ئەم مناڵم بە چی چارەسەری ئەمە بکەم یانێ هەرچیم ئەکرد پێم چارەسەر نەئەکرا سیرەکەم دەی قسم لەگەڵا کرد هێنا سیرەکەم میوانێکمان هاتووە زوو ئاوای کردو بەلایەوە جوان بۆ تاوا لە دڵی ئەم مناڵە ئەم شتە جوانە ئیتر ئەو بۆ بە وردە وردە ئەبێتە ئەخلاق و سەجیەتیایە بۆی ئەبێ زۆر بە وریایی لەوە مامەڵەکەین ڕاستە غەزەب خوای گەورە تەبعەکەی لێرەدا ناوە بەڵام تۆ خۆت بە کەسب تەرتیبی ئەەکەی تۆ ڕێکی ئەەکەی هەندێک ئاژەڵەکان ئەها مەسەن لە سەجیە و مەسەن شێر سێکسەرێن باسی شێرەکەین باسی ئازایەتیەتە پێش چاومن چونکە ئازایەت لە سەجیەی ئەم و لە ئەخلاقی ئەم و لە خولوقی ئەم چی ئەبینین ئازایەتی ئەبینین باسی کەروێشک طبعاً کەروێشک یەکێک لەو ئاژەڵانەی کە زۆر ئەترسێ و زۆر کات بە تەقەی گەورە بە شتێکی ئەلەوانە یەکسەر ئەمرێ تاو ئەبێ چونکە دڵی ئەوەستێ لە حیبەتی ئەو ترس و ئەوانە و هەمووشمان ئەزانین ڕێوی بەچی بە فێڵ باشە مەشهور ئەو بەو بە ترسنۆکی ئەو بە ئازاد کە ئەنەمە ئەمە لە خۆیان خولق دروست بووە لەناو ئەمە کەوا بوو ئەکرێ هەندێک جار خەلق بۆ کارەکە بێ هەندێک جاریش خولق بۆ ئەو کارە بێ أفضل الأعمال الخلق الحسن پیغمبری خوا صلی الله عليه وسلم فرمود باشترین أعمال أخلاقي برزة ما أعطى الله أحدا أفضل من خلق حسن حشتك لو زياتر قورة النعمة لو قورة هرنية كأخلاقي برز بتو عطاء بكري ديك وابو خلق كزول لسري وستان أكري ناو بيبو أصلي اشتكى يعني ناو بيبو أو طبعي كهي لإنسانة أكري ناو بيبو أو جوان سازي وجوان كارية يعني بو أو سودي كهيتي أوشت أكري لهدو كان لإنسانة أكري خلق ببشي ظاهري شي بلهم أكري خلق ببشي معناه جوان يكاني ناوي بلهم أي عادة شيء لإنسانة هرشتيك لم أخلاقنا زور دوبارات كردو أبيتا عادة طبيعة إنسان أوايا جارك لزانكو لباس درسي منطق من هبو بس يوم أكركا عادة لإنسانة شن تأثير أكا طبعا أسأل الرؤية علمية أو شتيك بذهني إنسان بيوستي بمعملو كسب هي بيوستي بالدليل هي أجر ورد دوباره بو أشتا نايته ناو ذهن أشتا كوتاي عمودي فقري لبابلان بشتمل أليرا ويتر عازك أدا بيوزناك بيتو ناو مشكو أنا كأنما بوتا بشغلم نمونم هنا بس سايقي وتنبير كانوا كسيك يكم جاس فعلي سايقي أبي مشكي زور مشوشة داني جير ركاتو دسي تونا غريردو دسي باشا إنجا مشكي لاي أمس كان كاك قاشي لاي نازاني كاك أو كلاج أو نازام شيء دنيا ليتوي حتى جير أقول حرق الشين ومردرك إنجا بيري لا أو أدي لايتك داجر سينم أدي شيء دواي سيرك حج بيبا ما نادا بيقدر السهر اللي أخره قد بيرنا كاتولي والله أو السرفة أبا مثلا أو قلوبة دايك إشارة أم لابك خوي إشارة أم لاك لبرشتك منالشتك يكسر خوي قاشي يسيبو أسطو أما بيوتي عادت لدو باربون ويزور أم حالات الدروسة دي. حتى منالي بتشوك بيننا في الشاي وخوتن لعادته سجية لإنسانة لطباعي إنسانة أم منالي كم جار حتى في كل الرولة كوتشيك أو بقرة بريك أرجع بيرة بريك يعني لكوتشيك بكرة شوار بشيك خور بس يعني رشتو دي دعاي فيرة بيه هيش كسيك ما لاستئمة هي كوتشيك بقري يا الله خواي جا دي بقات الدم دي قد تشتيوان نالين هر خوي بالطبيعة أما لإنسان دروس أبي أم حالات أم بيوتي عادت حتى زيادة التكرار بيتو عادتك تيا إنسانة بهستر أبي وهي طبعي إنسان أو هي سبحان الله حتى هوكو زياتر لقل هربابة لو تكان خوي ماندوكا زياتر أبي الطبع لم جاري وهي مثلا نيجي بياني زور زحمة بالنسبة له دي هر أشي زور بزحمة أشي أبي الطبع لتويا أبي عادد لتويا يتزور بأساني خود خبر أبيتو أشي أبيت بشكل جيانيتو أتوي قرآن مخواني ختمي قرآن كي زور زحمته
ئەخوێنیتەوە دووسێ لاپەڕ تااقەت نامێنێ جارێکی تۆزێکتر ئەخوێ هەر تااقەت نامێنێ دەی هەر لەگەڵ یا خەریکەوی بەردەوام کاتێک زانی فێری ئەمە ئەبی ئەبێتە عادەت ئەوێتە بەشێک لە تۆ قەت ناتوانانی تەرکی کەیت وازی لێ لە خزمەتی ئەبی خۆتی لەگەڵامان و ئەەکەی کەوابوو ئەم چوار شتە طبع وێنەی شتەکە سەجیە زیاتر لە وێنەکە وهای لێ هاتۆ تەثبیت بووە لە تۆیە تەواو ئیتر ئەم وێنە بۆ غەیری ئەو شتە ناشێ خولق بەشە معنەویەکەی ئەم شتەیە عادەت دووبارەکردنەوەی زۆری ئەم شتەیە تاوەکو دائەمەزرێ ئایا پرسیارێک بکەین ئەکرێ ئینسان گۆڕانکاری بەسەر ئەخلاق و ڕەوشتیا بێت ئایا خولوقێک کە لە ناو ئێمە هەیە باشە ئەخلاقێک کە لە ناوەوەی ئێمە هەیە ئەکرێ گۆڕانکاری بەسەرا بێ ئەفەرمێ اختلاف هەیە لە بینی فەلاسیفەکانە هەندێ وتویانە شتی وان نابێ هەر ئەخلاقی لەئێستا هەر ئەوەیە ئیترتەوە گۆڕانکاری بەسەرا نایە هەندێک ئاوایان فەرمووە وتویانە نابێ وتوانە من ئاتاه الله وجها حسنا وخلقا حسنا فليشكر الله والله ئەوەی خوای گەورە دەموچایەکی جوان و ئەخلاقێکی جوان یاوەتە سوپاسی خوا کە ئەوشی نەیاوەتێ چارەسەری نییە یعنی ئەخلاقی باش چارەسەری نییە هاتون خلق و خلق وجهێکی حەسەن لەگەڵ چییە لەگەڵ خولوقێکی حەسەنە تو مادام لە پەنای یەکان تەو پێکەوە خوای گەورە ئەداتێ دای نەیدا نەیدا کەوابوو هیچ شتێ لەدەست ئێمان نییە کەوابوو یان ئەو فەرمایشتەی فەرغ الله من الخلق والخلق ئەوان کردو دلیل تەواو مادام لەسکی دایکە قرار دراوە تەواو هیچ شتێک مەجالیتیان نییە هەندێکتر فەرمویانە نا ئەم شتەوان نییە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی حەسینوا ئەخلاقەکم بچن ئەخلاقی خۆتان باشکن کەوابوو ئەخلاق ئەکرێ گۆڕانکاری بەسەرا ناکرێ وەستاو بێ دەی چۆن ئێمە ینی ئەم ئەخلاقیاتانە لە ناو ئێمە خۆی گەورە چۆن خەڵقی کردو بە چه شێوازێک هەندێکی هەیە تەوان مەجالیتیان نیە ڕاستە بۆ نمونە ئاسمانی زەوی دروست کردووە زەوی دروست کردووە هەیئەت و شکڵەکانی هەموو دروست کردووە ناکرێ من کاگەرسەلانە بینم دەوەڵاهی من ژەبێ و کاگەرسەلانم لێبێت دەموچاو وەکو دەموچایە شکل ناگۆڕێ مەجالاتێکی تیانی ئەمە طبعا هیچ کەسێکی عاقڵش ناتوانێ بێڵێ ئێستا تۆ تەسەوور کەن ئەم هەموو کافر و بێدینە ڕەخنە ئەگرن لە ئوموری خۆ قەت کەسێکتان بینیوە مەسا ڕەخنە بگرێت لە مرۆڤ بڵێ وەڵا غەڵەتە لوت نابێت لێرابێ بێ لێرابێ خەڵکەڵەنەوە شێت بۆ تەواو نییە قەت کەس ناوێرە جورئەتی ئەوە ناکە ڕەخنە لە خەلق بگرێ ئەبەدەن باش کەوابوو بەشێک لە شتەکان هیچ مەجالی گۆڕانکاریتیان نییە بەڵام بەشێکیان هێزە خوای گەورە ئەیدا بەم کەسە ئەکرێ ئەم هێزە وردە گەورە بکرێ بالضبط ئەم ئەخلاقانە بێنە پێش چاوی خۆتان وەکو ڕاغیب ئەفەرمێ وەکو تۆوەکان ئاوهایە ناوکە خورمایەک ئەبینی باشە پێوتێ نەوات لە عەرەبیە ئەم نەواتە ببینە ئەوە هێزێکە لە ناوی تۆیە ئەگەر زەمینەی بۆ ساسکرا و خرایە زەوی ئەم تۆوە ئەتەقێ ئەبێتە دارێکی بەرزی زۆر گەورەی خورم ئەگەر زەمینەشی بۆ ساز نەبوو وردە و دەکوێرە بێت دەیکەوا بوو ئەم نەواتە هێزەکەی لە تۆیە ئەو تەبعەیە کە خوا لە تۆیە دروستی کردو دەی خۆت گەشەی پێ بدە بڕۆ زەمینەی بۆ سازکە بیخەرە ناو زەویەوە گەشەی پێ بکە گەورەی بکە ئەفەرمێ ئەکرێ ئەم نەواتە بچووکە بکەیتە نەخڵێکی زۆر گەورە دارخورمایەکی زۆر گەورە ئەو هەموو خورما و شیرین و جەماڵ و جوانیە بدە ئەشکرێ بیهێنی تۆزە بیخەرە ناو ئاو تۆزە بیخەرە بەرخوڕ تۆزە بیخەرە ناو تۆزە بیخەرە وای لێ فاسیدی ئەکە دوای بشی خەرە زەویژی سفادەینی خۆت بەدەستی خۆتە کابوو ئەسڵەکە لە تۆیە هەیە گۆڕانکاریەکە زۆر گرنگە کە ئینسان چۆن گۆڕانکاری دروست ئەکا لەو ئەخلاق و لەو نەواتانی خۆی گەورە پێ عەتا کرد بۆی ئەفەرمێ قەد ئەفلەح من زەکاها وقد خاب من دەساها ئەتوانی ئەو کەسەی کە تەسکی نەفسی خۆی ئەکا و تەربیە ئەکا و خەریکی ئەبێت وردە گەشەی پێ ئەکا دروستی ئەکا تۆوەکان ئەتەقێنێ ئەوەش کە پشتگوێی ئەخا وردە خاپوری ئەکات و کاولی ئەکا هەر یەکێک لە ئێمە باشە ئەکرێ ئینسان وەکو ڕاغیب ئەفەرمێ ئینسان ئەکرێ دڕندەیەکی زۆر گەورە ڕامکە ئەلەم ودا بینم گەنجێکی کورد گورگێکی هێناوە ڕامی کردو گورگ بەو وەحشێتەی خۆی ڕامی کرد باشە ماڵی ئەکا تەیرێک کورە بەو ئاسمان ئەفرە دنیا نایگرێت کەچی ئەم ماڵی ئەکا وردە و دەوای دەکە مامەڵەی لەگەڵا ئەکا باشەوە لە ئەسڵی خۆیان وەحشەتە شێرێک لە ئەسڵیە وەحشەت و ئەوەی تێ کەچی گەنجێک ئەتوانێ
فیل بەو گەورەی خۆ لەسەر تۆپ یاری پێەکە ئینسان بۆ ئینسان زۆر مشکلێ باشە دەوەرە بتوانی ئەمانە هەمووی بگۆڕی یعنی ناتوانانی خۆت بگۆڕی ئەو ئاژەڵانە ئەگۆڕێ یعنی ناتوانانی خۆت بگۆڕی کەوا بوو ئەکرێ ئینسان گۆڕانکاری لە خۆشیە دروست بکە بەڵام طبیعەتی ئینسانەکان ئەو هەیە هەندێکیان سەریع شتەکان وەرئەگرن و گۆڕانکاری دروستەکان هەندێکیان تەمەڵ هەموو ئینسانێک بڕێ زیرەکیە بڕێ تەمەڵی هەیە هیچ ئینسانێک نییە فول مواصفات هەرچی زیرەکیەتیایەوە بێت کەسێک ئەبینی لە خوێندنە ئەوانە لە پێشەوەی عیبینی بڵێ دوو دینار پێیا کە دنیای لێتەوەی پێیانە ئەمیتریان لە بازاڕە پیاوی مەردی پارە پێیاکە بڵێ وەرە دوو کتێن بۆ خوێنەوە زیڕایەکە باشە پێی ناخوێنێت بۆیە مەسەلەی گۆڕانکاری لە ناو ناخی ئینسانەکانە زۆر گەورەی ناکرێ بڵێم وڵات تۆوی خورما لە ناو ئینسانە ئەیکەم بە مەسەلەن سێو ناکرێ بەڵام ئەکرێ خۆ بکرێ بەدار خورما و خورما بگرێ ئەکرێ کاری لەسەر بکرێ تۆ ئاژەڵێک ئەی ئینسان ڕامەکەی ئەی چۆن ئینسان ناتوانێت خۆی بۆ خۆی ڕام کات و خۆی پەروەردە کات و تەربیەتدا و گەورێک ئەم کەلیماتانەی ڕاغیب بۆ ناخی هەر یەکێک لە ئێمەیە ئەوێ پێمان بڵێ وەرە خۆت ورد کەرەوە ورد ئەخلاقەکانت جوان جیاکەرەوە بزانە کامەیان تۆ لاوازی تایە کامەیان زەمینەوە بۆ ساز کردووە کامیان نیوەی زەمینەی هەیە نیوەی نییە کامیان طبعا کامیان سەجیەتە کامیان خولوقە کامیانە کردو بە عادەت هەندی ئەخلاقی بەرزەیە لە ئینسان عادەت نعم العبد صهيب لو لم يخف الله لم يعصه پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەی چ عەبدێکی چاکە صهيب ئەگەر لە خۆش نەترسێ عسیانی خوا ناکات چونکە بۆ ئەخلاقی بەرزی کردوتە عادەت لە خۆی ئەپارێزێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە زەمەنی جاهیلیەتە عارق ناخواتەوە باشە ئەخلاقی خۆ دینەکە لێ حرام نەکردووە ئەخلاقی ئەوەیە ئەوەی پێ قبول ناکرێت بێهۆشکەوی و ئاگای لە خۆی نەمێنەوە بێتە گاڵتەجاری خەڵک بۆیە ئەخلاقە بەرزەکان ئەکرێ ئینسان خۆی ورد کاتەوە وردە زەمینە ساسکە بۆ ئەخلاقەکانی تاوەکو تیا دروست ئەبن زەمینە ساسکە بۆ ئەو طبع جوانەی کە خۆی گەورە پێ عەتا کردووە هەتا گەورە ئەبێ و گەشە ئەکات و نەما ئەکە داوامە لە ذاتی پاکی پەروەردگار یا ئیلاهی لێت ئەپاڕینەوە لێت ئەلاڵینەوە داوات لێ ئەکەین ڕەحمەت و بەزەی بەسەرمانە ببارێن ئیلاهی ئێمە گیرۆدە بووین بەدەست نەفسی خۆمانەوە هانامان هێناوەتە بەردەم قاپی تۆ خۆت پەروەردەمان کە یا رب العالمین تۆ خۆت نێوچەوانمان بگرە بۆ خێر یا ئەکرەم الئەکرەمین دەروی خێرمان لێ بکەرەوە یا رب العالمین گوناهی زۆرمان بەرز کردوتەوە یا ئیلاهی عەفومان کە ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە ئیمانمان دامەزراوکە خوایە ئیمانمان دامەزراوکە خوایە ئیمانمان دامەزراوکە یا ئیلاهی سپاردە قەت لای تۆ زایە نەبووە وەدیعە لای تۆ یا ئیلاهی قەت زایە نەبووە و ئێمە ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد ئیمانی خۆمان و خێزان و ماڵ و مناڵ و دایک و باوک و خوشک و برا و خۆشەویستانمان هەمووی سپاردەی تۆ کرد یا رب العالمین یا ئیلاهی بە ئیمانەوە بمانژێنە بە ئیمانەوە بمان مرێنە لەسەر ئەم دینە شیرینە یا ئیلاهی بمانژێنە بەم دینە شیرینەوە بمان مرێنە یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە ئیمانمان دامەزراوکە یا رب العالمین عەقیدەمان ساغکە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەرکە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە ئەومان یا ئیلاهی دڵی نائارامە ئارامیکە ماڵی نائارامە ئارامیکە وڵات و شار و نیشتیمانمان ئارامکە یا رب العالمین ئیلاهی ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە یا ئیلاهی ئەو نەخۆشیانەی کە پێمان زانیوە ئەو نەخۆشیانەی کە پێمان نەزانیوە لە خۆمانە هانە ئەهێنین بۆ لای تۆ یا ئەشافی شیفامان بدە یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە کەڕەمی خۆت ئەوەی بۆ دینمان بۆ ژینمان سوودی ئەبێ یا ربی خۆیە پێمان عەتاکە پێمان ببەخشە یا رب العالمین خوای گیان سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئیلاهی سڵاوی ئێمە بگەینە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیشتیاقی دڵی ئێمەی پێ بگەینە خۆشەویستی دڵی ئێمەی پێ بگەینە بەخوا پەروەردگارە
ئەگەر چی هەڵە و کەم و کوڕی زۆرمان هەبێ بەخوا زۆر تامەزرۆی دیداری جوانی ئەوین یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە کەڕەمی خۆت ئەم ئشتیاقەی دڵی ئێمەی پێ بگەێنە یا رب العالمین صلوات و سەلامی خۆت بەسەریا ببارێنە یا رب العالمین يا ربي خويا أم دعانا من لقبول كولي من راضي به خويا لمن راضي به خويا لمن راضي به آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خويا قول لقناهي مني شوي أجبوري خويا لمن قبول كوم وفق بني يا ربي